سەرۆک ترامپ دەبێژە ئەو ئامادەیە بێمەرجێن پێشوەخت دەگەڵ سەرۆکی ئیرانی کۆم ببە. سازکارên herêmên Kurdan li Sûriya gazindan neparastina berhemên xwe ji rêveberiya xwe cihî dikin. û ji bo dabînkirina jiyanek serferaz xorta Kurd li Amerîka kirîn û firotina pezî dike. سلااو و ڕێز و هیڤیان دەماخۆش دەگەڵ کورد کونەکشن ji dengê Amerîka lêre li Washington. لامینیشەوە سڵاوم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت. سەرۆک داناڵد ترامپ دەڵێت ئامادەیە لە هەر کاتێکدا بێت لەگەڵ ڕێبەرانی ئێران کۆ ببێتەوە بەبێ هیچ مەرجێکی پێشوەخت. هەرچەندە لە کۆنفرانسە ڕۆژنامەوانەکەی ڕۆژی دووشەمەدا ئەو باسی لە درڕندایەتی ڕێژێمەکەش کرد و گوتی دەبێت هەرگیز ڕێگەی پێنەدرێت چەکی ناوکی بەدەست بهێنێت. لە میانی کۆنفرانسا ڕۆژنامەوانەی هاوبەشەکەیدا لەگەڵ سەرۆکوەزیری ئیتالیا جۆسپێ کۆنتێ باس لە مەسەلەی ئێران کرا. سەرۆکوەزیر هاوڕاش بوو لەسەرەوەی پێویستە هەرگیز ڕێگە نەدرێ بە ڕژێمی درڕندەی ئێران ببێتە هەڕەشە و مەترسی ناوچی. داوا لە هەموو وڵاتان دەکەین فشار بخێنە سەر ئێران تا بە تەواوەتی دەستبەرداری هەموو جم و جۆڵە زیانبەخشەکانی بێت. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش پێشوازی لە هاوبەشی ئیتالیا دەکات لەم هەوڵانەدا. بەڵام لە کاتێکدا پرسیاری ئەوەی لێکرا ئایا ئامادەیە لەگەڵ سەرۆکی ئێران حەسەن ڕۆحانی کۆ ببێتەوە، ترامپ گوتی هەر کاتێک ئەوان بیانەوێت ئەمە ئامادەیە کۆ ببێتەوە بەبێ هیچ مەرجێکی پێشوەختیش. ئەو گوتی کۆبوونەوەکان سوودمەندن بۆ نەهێشتنی شیانی گرژی و ئالۆزیە مەترسیدارەکان وە کۆبوونەوەی ئەم دوایانەی لەگەڵ ڕێبەرانی رووسیا و کۆریای باکوور نمونەیەکی باشن. بێگومان من لەگەڵ ئێراندا کۆ دەبمەوە ئەگەر ئەوان بیانەوێت. نازانم ئەگەر ئەوان هێشتا ئامادە بنیان نا. لە ئێستادا کاتێکی سەختیان هەیە، بەڵام من کۆتاییم بە ڕێکەوتنەکەی ئێران هێنا. ئەوە سەودایەکی گاڵتە بازاڕی بوو. لەو بڕوایەدام لە کۆتاییدا ئەوان دایانەوێت کۆ ببنەوە. بەڵام پاشان لە میانی وتوێژێکدا لەگەڵ کەناڵی تەلەڤیزیۆنی CNBC وەزیری دەرەوە مایک پۆمپێۆ گوتی ترامپ ئامادەیە لەگەڵ ئێرانیەکان کۆ ببێتەوە، بەڵام لە کاتێکدا کە گۆڕانکاری بنچینەیی بکەن لە چۆنیەتی مامەڵەکردنیان لەگەڵ خەڵکی خۆیاندا و ڕەفتارە تێکدەرەکانیان کەم بکەنەوە و ڕازی بن بە ڕێککەوتنێکی ناوکی کە بەڕاستی ڕێگە بگرێت لە بڵاوبوونەوەی چەکی ناوکی. ئەمریکا و ئێران لە ساڵی 1970ەوە لە دەمی دەسەڵاتی کۆماری ئیسلامیەوە ناکۆکن. ترامپ ئەو تووڕەبوونەی لە مانگی 5 زیاتریش کرد کاتێک لەو ڕێککەوتنە کشایەوە کە لە ساڵی 2015 ئێران لەگەڵ 6 وڵاتی زلهێزی جیهانیدا ئەنجامیدا بوو. سەرۆک ترامپ داوای ڕێککەوتنێکی بەهێزتر دەکات کە ببێتە مای کۆنتڕۆڵکردنی ڕەفتارەکانی ئێران و لەناوبردنی بەرنامە ناوکیەکەی. سەرۆکی ئێران هۆشداری ئەوەی داوا ڕێبازەکانی ترامپ ڕەنگە ببێتە مای شەڕێک کە دایکی هەموو شەڕەکان بێت و ترامپیش وەڵامێکی تونتری دایەوە. بەڵام سەرکردەیەکی باڵای لەشکری ئێران ڕۆژی پێنجشەمە گوتی هێزەکەی ئامادەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ئاستەنگێک کە لەلایەن ترامپەوە ڕوو بدات. جەنابی ترامپی قومارباز پێت دەڵێم ئێمە نزیکین لێتەوە لەو شوێنەی کە هەر بیریش لێ ناکەیتەوە. کاربەرستانی ئێران لە وەڵامی ترامپدا گوتویانە ڕێگای وتوێژی ڕاستەوخۆ لەگەڵ واشنگتن دەبێت بریتی بێت لەوەی ئەمریکا بگەڕێتەوە بۆ سەوداناوکەکەی 2015. حامید ئەبوتاڵیبی ڕاوێژکاری سەرۆک ڕۆحانی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر ڕایگەیاندووە ڕێزگرتن لە مافی ئێرانیەکان کەمکردنەوەی دژمنایەتی و گەڕانەوە بۆ سەوداناوکیەکە ئەو هەنگاوانن کە دەشێ بەرەو وتوێژی نێوان ئێران و ئەمریکا بڕۆن. لە ئێستادا ئێران لە خەمی سزای ئابووری ئەمریکادایە زیاتر لە دەسەڵاتە لەشکریەکەی. سزاکان فشاریان بردۆ بۆ هەندێک لە کارداریە بیانیەکان لە ئێران بکشێنەوە کە دەشێ زیانێکی ڕشت بگەێنێت بە ئابووریەکەیان. سەرۆک دۆناڵد ترامپ بزاوێ دکە پتر گرانیە دەینە سەر کۆنگرێسێ داکوونە چار بە ئاواکردنا دیوارێ بە درێژەهەیە سنوورین مەکسیکۆ پەسەند بکە ji بۆ ڕێگرتنێ لێ پەنابەرین نەقانونی. سەرۆک ترامپ گەفەیە گرتنا حکومەتە ئەمریکی دکە لە داویە ئیلۆنێ دەما خەرجیە ساڵێ بە داویتێ ئەگەر خەرجیە ئاواکردنا دیواری پێشنیازکردی نەهات پەسەندکردن. ئەو بەشە گرنگی کەمپێنە هەڵبژارتنین سەرۆکاتیە ساڵە 2016 بوو. سەرۆک ترامپ گوتجی ئەگەر پشتیوان هەموو ساڵن مشت و مڕێ ئەم سنوورێن خوا نەپارێزن من کێشە نابە حکومەتێ داخم. دەمێ هەندێ هاتیە مە سنوورێن پاراستی هەبن. سەرۆکی گوت ئەوتم دەلیڤەیە ددا دانوستاندنانژی.
بەڕێوەبەری پێشووی هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆک داناڵد ترامپ دەچێتە بەردەم دادگا لە ستانی ڤیرجینیا بۆ یەکێک لەو دوو تاوانەی ڕوبەڕووی کراونەتەوە لەلایەن لیژنەی تایبەتەکەی ڕۆبرت مولەرەوە. مەنەفۆرد ئەمڕۆ سێشەمە بە تاوانەکانی خۆدزینەوە لە باجدان و ئاشکرانەکردنی ئەژمارە بانکیەکانی تری لە وڵاتان و هەروەهاش هەوڵی بەدەستهێنانی قەرز لە ڕێی نایاساییەوە دادگایی دەکرێت. مەنەفۆرد تێوەگلاوە لەو لێکۆڵینەوانەی ساڵی پار دەستیان پێکردووە لەسەر دەستێوەردانی ڕووسیا لە هەڵبژاردنەکانی ساڵی 2016 سەرۆکایەتی ئەمریکا. ئەم گونابارکردنانش دەگەڕێتەوە بۆ سەروەختی لۆبیکردن و ڕاوێژکاری سیاسی مەنەفۆرد بۆ ڤیکتۆر یانۆکۆڤیچ سەرۆکی پێشووی ئۆکرانیا. و کێمتر ji 100 ڕۆژان مانە ji بۆ هەڵبژاردنên demên vê demak û Emerîkî tevaya endamên civata nûnerên Kongrêsê û yek ji sê ji endamên sînatoran haldibijêrin. Kontrola van her du civatan di terazuyan de ye. ڕاوەرگرتنە گشتیەکانیش نیشان دەدەن دیموکراتەکان نزیکن لەوەی کە ببن بە زۆرینە و هەردوو پارتیش کۆکن لەسەر ئەوەی سەرۆک داناڵد ترامپ مەسەلەی سەرەکی ئەم هەڵبژاردنە دەبێت. لە کۆبوونەوەیەکی ترامپ لەم دواییانە لە ویلایەتی مۆنتانا سەرۆکانی لایەن گرانیدا دەنگ بە پاڵێوراوانی کۆماری بدەن لە هەڵبژاردنەکانی مانگی 11دا. ئێمە ناگەڕێنە دواوە. خۆمان بەدەستەوە نادەین و هەرگیزا و هەرگیز چۆک دانادەین و هەرگیزا و هەرگیز واز ناهێنین. ئێمە بەرەو سەرکەوتن دەڕۆین. هەروەها بەرهەڵستکارە دیموکراتەکانیش هەڵمەتێکی جەماوەری چڕ بۆ هەڵبژاردنەکانی مانگی 11 ئەنجام دەدەن. بۆ ئەم مەبەستە بێرنی ساندەرز کە خۆی بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ساڵی 2016 کاندید کردبوو گردبوونەوەیەکی بۆ لایەنگرانی لە کەنساس ساز کرد. ئەم کێبڕکێیە بۆ گرتنە دەستی ئەنجومەنی نوێنەرانە کە بڕوان ناکرێت چەندە گرنگە بۆی هەیە بە هەڵبژاردنێک یان دوو یەکلایی بکرێتەوە. بەڕێزان ئەگەر ئێوە ئەوە بکەن ئەوەی دەیزانم دەتوانن بیکەن ئەوە هەڵبژاردنێک دەبێت نەک تەنها لە وڵاتە دەنگدانەوەی دەبێت بەڵکو لە هەموو جیهاندا دەنگ دەداتەوە. دیموکراتەکان پێویستیان بە 25 کورسی زیاترە تاوەکو ببنە زۆرینە لە ئەنجومەنی نوێنەران و لە ئەنجومەنی سیناتیش پێویستیان بە 2 کورسی زیاترە. جۆن فۆتیەر دەڵێت دیموکراتەکان بێجگەلەوەی چالاکانە کار دەکەن مێژوش لە پاڵیاندایە. بە شێوەیەکی گشتی هەڵبژاردنەکان لە نیوەی خولی سەرۆکاتی ئەنجام دەدرێن بۆ ئەو لایەنە باشە کە لە دەروەی کۆچی سپیدایە. لەم حاڵەتەدا ترامپ لە نێو دیموکراتەکان جەماوەرێتی نییە و ئەوان ترامپیان بەدڵ نییە بۆیە دەیانەوێت دەنگ بدەن. بەڵام ترامپ داوا لە لایەنگرانی دەکات گوێ بە مێژوو نەدەن و پشتگیری لە کارنامەکەی بکەن. شیکەرەوە لاری سابات و دەڵێت ئێستا هەردوو لایەنەکە هەڵبژاردنەکانی مانگی 11 بەڕاپرسیەکی گشتی لەسەر سەرۆک دەبینن. ئێمە بە دەگمەن سەرۆکێکمان هەبووە لە هەڵبژاردنێکدا سەنگی زۆر لەسەر بۆ بێت و زۆر گەرنگ بووە بێت. ئەو خۆرەکەیە و هەموو شتەکانی لە دەوری خۆر دەخۆڵێنەوە هەسارە و مانگن. ئێلینا کامراک دەڵێت بەپێی ئاستی نزمی پەسەندکردنی ترامپ و مێژووی ڕابردووی هەڵبژاردنەکانی نیوەی خولی سەرۆکایەتی دەبێت دیموکراتەکان دەنگێکی زیاتر بەدەست بهێنن. وابزانم پرسیارەکە ئەوەیە ئایا شەپۆلێکی دیموکراتەکان دەبێت یا سونامی دیموکراتەکان. ئایا دیموکراتەکان ئەنجومەنی نوێنەران بە 5 کورسی زیاتر یان 30 کورسی زیاتر دەکردنەوە دەست. بڕوان ناکەم هێشتا کەسێک هەبێت وەڵامی ئەمەت پێ بڵێت. کۆری لیواندۆسکی بەڕێوەبەری پێشووی هەڵمەتەکانی هەڵبژاردننی ترامپ دەڵێ بەپێی ئەو خەڵکەی پشتیوانی لە سەرۆک دەکەن لەوانەیە کۆماریەکان لەوەی پێشبینی دەکرێت دەنگی زیاتر بەدەست بهێنن. پێم وایە دموکراتەکان دەتوان هەندێک کورسی بەدەست بێنن بەڵام ئەگەر ئەمڕۆ هەڵبژاردن بکرێت ئەوە ڕەنگە کۆماریەکان بتوان بە جیاوازی کورسیە گیاند و ئەنجومەی نوێنەران لە دەستی خواندا بهێڵنەوە. هەموو 435 کورسیەکەی ئەنجومەنی نوێنەران و 1/3 100 کورسیەکەی ئەنجومەنی سینات لە هەڵبژاردنەکەی مانگی 11 یەکلایی دەکرێنەوە و ئەنجامەکەشی کاریگەریەکی زۆری دەبێت بەسەر هەردوو ساڵی داهاتووی سەرۆکایەتی ترامپدا. سێ ڕۆژێندی ئەمێ بیرەوەریا جنۆسایدا شنگالێ بکن ڕۆژاک و کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش ئێریشی ئێزدیان کری و بە هەزاران سیڤیلن بێچەک گرتین بە هەزاران ژن و زارۆک خستن بازارن سەبیکردنێ چەندین کۆمکوژیژی ئەنجامدان شنگالی دیبێژن ئەو جنۆساید هێشتا بەردەوامە. یەک ji ڕۆژنەمەوانên ku hemû çirkeyên wan şev û rojên giran tomarkirîn Berkat İsa bû.
ئەو نهاژ ئەڵمانیا بسکایپێ بەمەڕەیە کەکی بەرکات سوپاس بۆ دەمێتا و ئەو جنۆساید بچاوێ خوا دیت پشتی 3 ساڵان کو نها بیرەوەریە 4 ساڵیە و چه هەیە هەون بێژن گەلک سپاس بێگومان نەبیرەوەریە چارەیە بەڵکو ساڵا چارێ یا جینۆسایدەیە ئەم هەموو سات بینیم کۆ جینۆساید بەردەوامە ji ber gelek ageran ji ber gelek xalan ta vêgavê nîzik 3000 keç û xort zarok yên êzdî di destê rêxerawa tîroristiya Daişê de ya wek hikûmeta Amerîkî rêxerawa USAID dibêje jimara nîzik 20 sedê tinê ji êzdiyan vegeriya şingalê ew jimareyeka metirsîdar e ev jî xalek jiwana تریان خەڵکێ بە نزیکی 4 ساڵان دخیبەتا دەجین بێ و هەموو ژێدەرێن ژیانە ڕۆژانە ژیرە هاتبنە پەیداکردن بێ سەدان سنوورێن نیۆنانێ و تورکیایدا و ڕۆژئاوای کوردستانیدا و دێ باکوورێ کوردستانیدا ژین و یانی داڵقیایی نابەرا بەگەریانە وڵات خۆشبوونە وڵاتێوان ئاخا شنگالەیان و دەرباسبوونە ئۆروپای بدەهان گۆرن بکۆم تا vêgavê di başûrê şingalê de hayna ta vêgavê ne hikûmeta Herêma Kurdistanê ne hikûmeta Iraqê û rêxerawên nêvdewletî jî yên ku yanî kar di ser tewsîxkirin yan dikûmentkirina ewan dikin بەێ کەکی بەرکات باوریەتە گەهشت لێ مەسەلا جنوسایدی هاتیە ناسکرد مەسەلا کارین داعش توانین داعش لە شنگالیکردین هاتیە دیارکردن ناسکردن وەکە جنۆسایدی لێ تەدی ئەف 4 ساڵ دەرباز دەبن هێشتا گەلک بۆ نمونە چالاکوانین ئێزدی ئێندەڤەری دەبێژن کە ji ber çî تاوانبار هەتا نەهاتنە دادگاکردن یەک جوانە نەکەتێ بەردادگەهێکی دیارە پرۆسەیەکی درێژی ژێرە دەوێ ئەگەر بکەوە ئەگەر وەکو جنۆساید بێناسکردن و پرۆسەی قانونی بێجێ بجەکردن بێگومان جینۆسایدکردنا زیادە 2014 نەتنێ ئالێکی بتنێ تۆمەتبارە هەتا کو êzdîyan rêxeraw yan hikûmet daxwazê bikin ku bêne dadgehkirin yanî ne Daişî tinêne ew kes ew alî ew hêzên rêxweşker yanî piştî xelkê şingalê kirîn û şingal hêlayên serkirdên pêşmerga leşkerê Iraqê ke Mûsil hêlayên û delîve xweş wîta Til-Efer û dorandorên şingalê Zimmar Biaç hemû bête girtin yanî ev hemû aliyên rêxweşker bûn hikûmeta Iraqê û hikûmeta Herêma Kurdistanê serkirdên pêşmerge jî مینە ئەوان داعشên هێریش kirîne ser şingalê divê bêne dadgehkirin yanî êzdî tinê nikarin bê daxwazê bikin heta ku rêxerawên navdewletî dadgeha navdewletî li Lahay yanî gelek alî harîkariya wan nekin daxwazî berdewam ta vêgavê dîkumentkirin ew rêxerawên dîkumenta jî dikin yên êzdî yên beyaniyên Iraqî jî ta vêgavê di karê xwe deyne lê divê delîve bêne xweşkirin di aliyê yasayê de yanî dadgeha nêvdewletî vêgavê divê karê بەێ کەکی بەرکات شنگال هێشتا ڤالایە وەکو تەژی گوتی بتنێ نزیکی 20 سەدێ ji خەڵکوی ڤەگەریایە بتایبەت jî باشوور ڕێخی باشوور 100 ڤالایە یعنی چ divê heta ew xelk vegerine ciyên xwe yanî wek hikûmeta Amerîkî cêgerê serokê Amerîka yanî di hafteya çûyî de berîngê jî xweya kirî ku ew ê rastexwe bi rêya rêxerawa USAID harîkariya kêmayîna ji wan jî êzdîkin dîtina me yanî heker gotin beşek ji wî pareyê mezin wê ji rakirina mîn û bombeya raêta terxankirin ke heta vêgavê bi dehên hezara mîn û bomba di başûrê şingalê de Girezêr Sîbaşê Xidirê Girzerek Tilqaseb Tilbinat û gund û gundewarên êzdiya di başûr ke metirsî li ser heye ku bi ser projê sinaba bibe ew tinê nebese heta ku xelk vegeriya başûrê şingalê û meqabirê cemaî jî ta vêgavê yanî hestiyên xelkê li qadayne yad dê bête kirin wek serokê Amerîka de پروپاکنê hilbijardina da dîwarê di navbera Meksîko Amerîka ji xwe re kiriya propakinde divê êzdî jî wisa propakindê ji wê çendê re çêkin ku dîwarek di navbera şingal û Biaç bête çêkirin ji ber Biaç ew qeza bû di beyabanên Biaç re hemû tîroristên derbasî Iraqê bûyîn ji 2003 ta vêgavê di beyabanên Biaç re û qeza Biaç û deverên bi ser ve mezin xelkê wê mezintirîn teaded êzdiya kirin ke şîşanî û Efganî di axa xwe de xwedan kirin û piştîngê berdana ser û çavên êzdiya ta ku keç jinê wan bibin wekê wan fêrî tîroristiyê bikin û
زلامên wan jî bikujin. Belê kekî berkat pirsam dawî tikaye bi Kurtî jî doza kêmaniyên olî li devera Mosulê li Neynewa gelek pêşkete di nav wekû bêjî ajansên cîhanî da tê behskirin. Tu bêjî çi şêweya baştirîn şêweya ku bikarin ew kêmanî li deverên xwe da bimînin bi Kurtî tikaye. Yani divê êzdî û Kristiyan xwe kêmayînê dî di navbera xwe da projeyê parêzgehkirina deşta Neynewa rabigehînin û divê êzdî jî di nav xwe da sererayî ku ser aliyên siyasî çend aliyên siyasî lê divê lîstek hebin xalên serekiyên di berjewendiya êzdiyan de ser wan xala rêk bikevin û her kes karibê careke dî jî di ser karê xwe siyasî hebe divê êzdî xwe projeyekî yani êzdî di cografiyeke xelet deyne cografiyeke şaş deyne di navbera hêlana wê cografiyetê ji kesê nîzîkî xwe re yan barkirin li ser wê cografiyetê yan vegerîn û parastina wan bête kirin divê biryarên bên yên dahiyên di ayînde da wisa bin ku îdî êzdî careke dî tûşî evan qerbkirin û jînosayîd hebin. Rojname van berkat îsa ji Almanya bi Kurt Connection re bû destê te xweş û gelek spas. وێرانکاریەکانی نێوەندی تەندروستی مووسڵ بۆتە گرفتێکی گەورە بۆ دانیشتوانی شارەکە لە کاتێکدا کە خەڵکی مووسڵ پێویستیان بە چارەسەرکردن هەیە وێرانبوونی نەخۆشخانەکانی ئەم شارە دەستڕاگەیشتنیان بە چارەسەری پزیشکی سنووردار دەکات. ئەvە دیمەنên کۆمەلگەها پزیشکینە لە مۆسڵێ تاخێ شیفا ku ji dehan nexweşxana pêkhatiye û her nexweşxanek ya taybetmend bû bi êşekê ve. Nebtinê xelkê Mosulê qesta evê komelgehê dikir belku lê gelek deverên Iraqê nexweşên xwe tînan lê evê komelgehê careser kirin. Belê nihaw wêranî û gavilkirin pêve diyarin ku li serdemê şerê Daeş digel hêzên Iraqê mezintirîn şer li evî taxî rûy da lewma bi temamî hate gavilkirin û wêrankirin. û niha bandora xwe li ser xelkê Mosulê kiriye. بێگومان باندۆرا خۆ کریە نەها ئەگەر نەخۆشخانە گشتی و یا جمهوری یان ئیبنووسینە ئاواکەن دێ ژیان وەکو بەرێوە گەڕێت نەها ئەو نەخۆشخانە نزیکترین خاڵەش بوومە ئەگەر حاڵەتێکی تەنگاوی هەبیت یا کەسێکی دان عەمەریە نەخۆش بیت ئەوە نزیکترین نەخۆشخانەیە ئەگەر ئەم سەردانە نەخۆشخانە لە ئالیە چەپێ بکەین ئەم پێدوی بدەمینە و بڤێ ئەوەی نەخۆش دێمرید. الجانب الصحي معدوم. جعالی ساغلمیه و تشتکنینه از وک ولاتی دم سردان نخوشخانه دکم دبیجن من درمان نینن و از لریوبری ساغلمیه کار دکم و من نخوشیه دل هیا. سبارت بوان برین پیچن لوی تاخه سرنجکنینه چه دبی و سال ولاتی کی زنگین؟ برین پیچک لموصلا کون جبر نبونا نخوشخانه که نچار بویه هندک درمان و پیداوستین ساغلمی ده جوره که و خروکت داكو بكاريتن خدمتا خلكي خوا بكتن. بالنسبة سبارت كارت ساخلمية لآلية راستي هر نينن ما بس من إفجاري نينن نا از برين بيچم لموصلا كون لتاخا حمام منقوش سرجادا فاروق وستا كبرين بيچم لشش تاخن موصلا كون قلق نخوش سردانا من دكن اوين ماري بيودان ياندي بشكي لدرمان هر نينن جبر نبونا نخوشخانه که لآلية راستي باجار موصلي و تايبت لموصلا كون نها باندوركا برجاف لسر خلقي كريه بویه سدما وی چندک و گلک ایش پیدا بنو جار سریاوان نهیتا کرن. کاو عمر دنگ امریکا موصل. هێزن حکومەتە سووری کۆنتڕۆڵە دەڤەرên سنوورên گرên گۆلانê li ji destê İsraîlê dike. Heft salin ew dever li jêr kۆntrۆla milîtanên ser bi komela dewleta İslamî Daeş debûne. ملیتان ji asêgeha xwe ya dawî ji wê herêmê derketin. Ev vîdyo ya navenda mîdya leşkerê Sûrî xuya dike ka çawa hêzên Sûrî mûşekan diavêjin dorûberên derê. Li 2011 serheldayan hêzên Sûrî ji wan deverên nêzîkî girên Golanê derxistibûn. Her îro eynî leşkerê Sûrî alayên niştîmanî di nav bajarê Xuneytara da bilind kirin û radgehînin ku bajar bi yekcarî ji Daeş hatiye paqijkirin. Wan çarde gundên diyên wê deverê jî ji Daeş rizgar kirine.
کاردارانی کورد لە بواری پیشەسازی لە ناوچە کوردنشینەکانی سووریادا دەڵێن بەرهەمەکانیان نەپارێزراون. لێ خودیین وان سازکاریان گازندا ئەرزانکردنا بەهای بەرهەمێن خوا دێخن ستۆی ڕێڤەبەریا خۆجی و دەبێژن دەوێت ئەو سیاسەتێکی پەیڕەو بکن ji بۆ گەشەکردنا ئابووریە هەرێماوان لە شوونا کڕینا بەرهەمێن بیانی. بێ دوورخستنا داعشێ و ئارامیە لە هەرێمێ نەها وەک میناک لە قامشلۆ نێزی 6 کارگەه و فاکتۆرن بچووک هەنە بەرهەمێن خۆجەهی یەن ڤەم فاکتۆر و کارگەهان نایەن پاراستن و مالên گۆ ji dervayî Sûrî derbas dibin erzantir ji malên hindir tên firotin. Ev kargeha çaroçeke ya girêdayî berhemên çandiniyê û berhemên art. Xwediyê wê Hisên Hemo ye dibêje got malên goj ji dervayî Sûrî derbas dibe nakeve bin çavderiyê. انه تشتي بي مخبره وبي تحليله فتشتي ايه ارزاني نباش تيجمره ام كار هنا بس ولو نعجلي هيدي بيدرن ام تمني دكن انه بيتر سرعه شبه وبيتر بليان صح بيديتن وسرك بيكاري كاردكن ام تمني دكن بيتر بيش كذا اف كاركه جزيره يا خدي كرنا تشيچكان خدیه وی کارگاه عبدالقادر حوپان دبیجه گو بر همین کارگاه جزیره چیچکان تنه 10 صدی جپیتویا بازار پکتینه وی پرسی جریوبریا خسر دکه گو چاوا مریش کجدر وای سوری درباز دبن و ارزانترین جبر همه هندر هر وسا دبیجه گو دوا بزاگونن آلیکار به پیشخستنا پیشازازی و کارگاهان دهره ما جزیره ده ورندرچون هنا منتج محلي نهاتي باراست هنا حيانا في نقطه ده حياه منتج محلي نهاتي باراست چه تشتی ایل روزاوا چه به کرک به پاراست چلو به پاراستنی جا تناهلش در به و قول فيدا قال كي بلن بوتي حبكش در بيني يعني تشنهن سياستك هي تبي تسرمش حياه كارب تبه للفيدا انتاجات شيء وانتاجات الباجار هي تشي نبو فالاي تنابت يعني تمال من دائما شخر استيراد بكو تبري خضر خش در وش بس تبي الفيدا تشن شيء صنديقيا كارگه و فاکتوران یا قامشلوی تکز دکگو اوجی جبو پاراستنا برهمن خوجهی گلک پروژه زاگونان جبو انجمن زاگونساز پیشنهاد کرنه سروک انجمن زاگونساز یا کانتونا جزیره حکم خلو دبیجه گو نهاسه پروژه زاگونان گریدای پیشخستنا پیشازاسی دهرم دهنه سه قانونن یک جه قانون شرکاتای ام شرکاتا چاو آواب کن یادن پاراستنان مالین مستثمرینایی کسی گو بین ویدم قانون که جوان را درخن چاوا امی مالی وان سرمیانی وان بپارزن یادن قانون تجاره بخوا بازرگانی بخوا قد آلی آبوری و خدمتگزاری دگ ام سر نکبن ام نکارن پی دی وی و احتیاج ملتی بخوا روشا ملتین کل پیش نخن تجربه خطری دی تنی سرکفتنی عسکری و نبسب لهرما جزیره خودی کارگه و فاکتوران دریا سازی سیویل وک صندیقه بازرگانی و کارگهان فشار لریوبریا خسر دکن کو برهم وان ين خوجهي بباريس زانا عمر دنج امريكا لباجار هرسنبورغ فيرجينيا نوجها كردي 13 سالي كاري بافي خوا يكرينو فروتنا باس بالصاناهي ديكا جبو دابين كرنا جيانك سرفراز جمال باتا خورا ژیان لە ئەمریکا و فرسەتەکانی وای کردووە ئەم منداڵە 13 ساڵانە کارێکی زەحمە لە ئەستۆ بگرێت ئاژەڵداری بەو تەمەنەوە کارداریەکەی باوشی بەڕێوە ببات و ببێتە هاوکاری خەڵکم دەبینی لەگەڵ مانگە و ئاژەڵدا هاوڕێم هەیە کە ئاژەڵداری دەکەن و پیان وتم کە بەخێوی دەکەن و کە قەڵەو دەبن دەیفرۆشتنەوە و پارێکی باشیان دەست دەکەوێت ئەگەر زەویت هەبێت ژمارەیەک ئاژەڵ گل دەدەیتەوە و بەخێویان دەکەیت و دواتر دەیان فرۆشیەوە ئەوە خواست و ئارەزووی کوڕە گەوراکەم بوو کە 13 ساڵ تەمەنێتی دیدار وتی بەم بزنجە ئەتوانین پارە پیاکەین و ژیانی خۆمان خۆش گوزەرانیە دروستکەین لە ئەمریکا ئێوە تاکەی ئیشەکەن و چاوەڕێی چەکی هەفتانە بین. باوکی دیدار شۆفێری پاسی قوتابخانەیە ئەگەر ئەم کوڕە و خێزانەکەی نەبووایە ئەم پرۆژێژ نابوو.
بەڕاستی ئەم ژیانەم هەڵبژارد ئەم ئیشەم هەڵبژارد لێ ئێرە یەکەم شت خۆم حەزم لە ئاژەڵ و حیوانات و ئەو شتانەیە بە تایبەتی ساگ لە مناڵیش هەر هەم بووە ئیتر مناڵەکانیش حەزیان لەو شتانە بوو کە لە ناو شار بووین هەموو جارەیان وت بابە نە ئەتوانین سەگێ بێنین نە شتێ بێنین با ماڵێ لە دەرەوەی شار بکڕین بتوانین هەموو شتێ منیش ئەو شتم زۆر پێخۆش بوو. خەڵکی تاراوگەنشین بەکەمی دەستبەرداری ئەو شتانە ئەبن کە بەشێک بۆ لە ژیانیان ئەم خێزانە کوردەش هەروایان کردووە گەڕانەوە بۆ ژیانێک بە تام و لەزەتی ڕابردوو. ئەم شارەی کە من لێم کوردێکی زۆری لێیە عەرەبێکی زۆری لێیە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوڕاست زۆری لێیە خۆش زانی ئەو ناوچانە حەزیان لە گۆشتێکە کە خۆیان سەری ببرن و بەدەچی خۆیان و پێی بڵێن حەڵاڵ. کەشی ئەم خانووە بۆ منداڵ لە سەیران ئەچێت بزنزمانە بچووکەکەش وەک هەر منداڵێکی دیکە وازی لە خولیاکانی خۆی نهێناوە بەڵام ئەو کاری دەیکات ئەزمونێکیشی پێداوە. لەم تەمەنە فێری کردوم کە بزنس چییە تاوەکو گەورە دەبم. ئێرە مەزارخانەی ئاژەڵ فرۆشتنە لە شاری هارسنبێن لە نێو ئەو کەسانەی سەریان لەم کارە سپی کردووە بازرگانێکی بچووکیش دەبینرێت. منداڵێکی بچکۆلە دێتە ئێرە پیاوێکی بچکۆلەیە بەڵام دەزانێت کە چی دەکات کارەکە باش فێر بووە ئەو کارتی کە پێێتی لە کاتی مەزادەکەدا دەست بەرز دەکاتەوە بۆ کڕین بەلای خەڵکەوە زۆر سەنجڕاکێشە هەموو شتێ ناکرێت ئەو دەزانێت بۆچی هاتووە و ئەوەشی دەست دەکەوێت کە دەیەوێ. دیدار ئەمڕۆ وەک ئاژەڵدارەکانی دی چاوی لە کڕینی هەندێک ئاژەڵە و پێشتر دەگەڕێ بزانێت چی دەخرێتە مەزاتەوە. But we're buying sheep today. I found 12 that are really good, healthy. ئەمڕۆ 12 بەرخەنێرم دۆزیوەتەوە کە زۆر باشن دەمەوێت بیکڕم لەبەر جەژنی قوربانی موسڵمانەکان هیوادارم بتوانم بیکڕم کە نازانم هەرزان دەستمان دەکەوێت یاخود گرانن. ڕەنگە خۆش بێت لەگەڵ چێژبینین بە سروشتەوە و جارجارە یاریکردن لەگەڵ ئەو ئاژەڵانەی کە خۆشت دەوێن کارداریەکیش بێت گیرفانت گەرم بکات. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا شاری هارسنبرگ لە ویلاتی ڤێرجینیا. دەخیل کۆزانی ینی ئەمە نمونەی زۆرن کە مناڵاوە لێرە با بڵێنە بنە پشتیوانی بۆ دایک و باوکیان لەبەرەوەی کە دایک و باوکەکە بە تەمەنێکی گەورە هاتوونە تێرە و ئینگلیزیەکەیان باش نییە زیاتر پشت بە مناڵەکانیانە بەستن بۆ فێربوونی کەلتور و هەروە زمانیش. دیدارش نمونەکە سەرکەفتی بوو. بەڵێ لێرەشدا دینە کۆتایی بەرنامەیەم ڕۆمان تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن. خدا حافظ.